سڵاتان لێبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. ڕێکەوتنی ئەمریکا لەگەڵ چین و بەرازیل و ڕاگەیاندنی ئاشتی نێوان تایلەند و کەمبۆدیا نرخی زێڕ و زێوی لە بازاڕەکانی جیهان و هەرێمی کوردستان دابەزاند. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند توانای بەرهەمهێنانی نزیکەی 6 ملیۆن بەرمیل نەوتمان هەیە لە ڕۆژێکا و لەگەڵ ئۆپیک لە گفتوگۆداین بۆ زیادکردنی پشکی بەرهەمهێنانی عێراق لا ڕێکخراوەکە. لەم هەفتەیەوە هەموو لەقەکانی بانکی ئایندە لە ئێران لە ژێرناوی بانکی ملی کار دەکەن. بانکی ئایندە لەلایەن بانکی ناوەندیەوە هەڵوەشێنرایەوە. بۆ یەکەم جار لە مێژوودا ژاپۆن دراوێکی جێگیری پاڵپشت بە یەن و قەواڵەداراییەکان دروست دەکات. لە 3 ساڵە 10 تریلیۆن یەن لەو دراوە دەخرێتە بەردەستی بەکارهێنەران. لە سلێمانی کۆڕبەندی بازرگانی و ئابووری بازرگانی هەرێمی کوردستان و باکووری کوردستان و تورکیا بەڕێوەچوو. بازرگانانی باکووری کوردستان و تورکیا بڕیاریان داوە کارگە و کارخانەی پیشەسازی گەورە لە سلێمانیدا بمەزرێنن. سەرۆکی کۆمەڵی بازرگانان و پیشەسازانی نێودەوڵەتی باکووری کوردستان و تورکیا ئەڵێت سلێمانی مێژوویی و گرنگ و استراتیژیە و گونجاو بۆ دروستکردنی کارگە و بەگەڕخستنی سەرمایەکانیان بۆیە ئەو چواردە کارگەیە کە هاتوون بۆ کۆڕبەندەکە خوازیارن چالاکیەکانیان لە سلێمانی فراوانتر بکەن. لە باکووری کوردستان و تورکیاوە هاتوون بۆ سلێمانی. کۆمەڵەی بازرگانان و پیشەسازانی نێودەوڵەتی باکووری کوردستان و تورکیان بەرهەمی چواردە کارگەی وڵاتەکەیان نمایش کردووە تا بازرگانی ناوخۆ بە بەرهەمەکانیان ئاشنابن. بازرگانانی باکووری کوردستان و تورکیا بڕیاریان داوە کارگە و کارخانەی پیشەسازی گەورە لە سلێمانی دابمەزرێنن. وەک سەرۆکی کۆمەڵی بازرگانان و پیشەسازانی نێودەوڵەتی باکووری کوردستان و تورکیا دەڵێت سلێمانی گونجاوە بۆ دروستکردنی کارگە و بەگەڕخستنی سەرمایەکانیان. چاردە کۆمپانیا ئەم شترکی مەعانینە باژارە سلێمانی بڕاستی ئەم دخوازن و تجارەتەمە و هەرەما کوردستانی تجارەتەمە و عێراقی تجارەتەمە و سلێمانیە بهتر پێش بکەوێ. ینی gelek şirketê got meanînê heme dixwazin got Silêmaniyê re bişolin. Silêmanî ji me re muhîm e, bajarekî dîrokî ye, bajarekî girîng e, bajarekî stratejîk e, bajarekî xwendevan e. Ji wekî em dixwazin got bêhtir Silêmanî pêş bikeve. قەبارەی بازرگانی نێوان وڵاتی تورکیا و هەرێمی کوردستان ساڵانە زیاترە لە 12 ملیارد دۆلار. بەکردنەوەی ئاسمانی تورکیاش بەڕووی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی چاوەڕوان دەکرێت ئاڵوگۆڕی بازرگانی بە گەرم و گوڕتر دەست پێ بکاتەوە. ساڵانە بەهۆی کشتتوکاڵەوە کە بەرهەمێکی باشمان بۆ نردومانە هەنار بۆ وڵاتی بەریتانیا و وڵاتانی دووەلی عەرەبی. بەڵام زۆربەی ئێمە هەر هاورداکەین. ئێمە وەکو بەکاربەروان ئینشاءڵڵا ئومێد دەکەین کەوا لە ئایندەدا بین بە بەرهەمهێنەر. بەڵام ئێستا ساڵانە لەگەڵ تورکیا زیاتر لە 12 ملیارد دۆلار ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە. جا لە وڵاتی تورکیا دەیان بەرهەمی جیاوازی هەرێمی کوردستان هەناردەی وڵاتانی دیکە دەکرێت. هەلا بەرهەمی بیناسازی و کشتتوکاڵی و خۆراکی و پەلەوەری و دەیان جۆر بەرهەمی دیکە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. بێگومان وڵاتانی دراوسێ ڕۆڵێکی گرنگ ئەگەڕن لە بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان بەهۆیەوەی کە بۆ نمونە وڵاتانی وەکو ئێران وەکو تورکیا لە ڕووی پیشەسازی لە ڕووی بازرگانی و وڵاتانێکی بەهێزن و لەبەرەوەی کە زۆر نزیکن سنووری هاوبەشیان هەیە تێچووی گواستنەوە لە وڵاتانەوە کەمە و ئەکرێت پەرەیەکی زۆر بە بازرگانی لەگەڵ ئەو وڵاتانە بدرێت و ئێستا کە فڕۆکەخانەی سلێمانی گەشتەکانی تورکیا بۆ فڕۆکەخانەی سلێمانی کراوەتەوە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر ئەو بابەتە بۆ ئەو مەبەستا و باسکردن
لەسەر ئەو کۆڕبەندەش کە ئەمڕۆ بەڕێوە چوو لێرە ئارام بابان ئەندامی ژووری بازرگانی سلێمانی میوانمانە. کاک ئارام زۆر بەخێر هاتن. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانیش. سپاس دەکەم. باسێکی سەردانی ئەم شاندە و باسێکی کۆڕبەندەکەمان بۆ کە کاک ئارام چی وترا، باسی چی کرا ئەم شاندا چۆن بۆ سەردانی سلێمانی کرد؟ بەڵێ پێشەکی ئێمە و کوژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی باچی خۆمانەزانین پەرە بین بە پەیوەندیەکانی نێوان بازرگان و خاوەن کارگەکان و خاوەن کارگەکانی وڵاتانی تر بەگشتی. تورکیاش پشکی شێری هەیە لە هەناردەکردن بۆ عێراق بەگشتی. گرنگی بە هەموو شارەکانی عێراقەدات بە تایبەتی کە ساڵانێکە بەهۆی هەلومەرجی سیاسیەوە با بڵێن سستیکی پێوە دیار بوو. بازرگانەکانیش لە کۆتاییە سەیری سیاسەتی حکوومەتەکەیانەکەن اینجا هەوڵی بازرگانی ئەدەن لەگەڵ هەر شار وڵاتێکا بێ. بەخۆش حاڵیەوە ئێستا ئەو هەلومەرجە سیاسیە لەبارە پرۆسی ئاشتی لە تورکیا کاریگەری تەواوی هەیە لەسەر بازرگانەکان. ئەو سوورەی ئەو وێنەی کە سلێمانیان پێناساند بوو ڕەویەوە بەو ئاستە نەبوو کە ئەوان تێگەشت بوون. بازرگانەکانی تورکیا و خاوەن کارگەکان بە بەردەوامی پەیوەندی بە ئێمەوەکەن حەزەکەن بێنە شاری سلێمانی و بەرهێنان بکەن وەکالەتی کاڵاکانیان بن بە خەڵکی سلێمانی بە تایبەتی ئەوەی کە ئێمە ئاگاد ینی ئێمە قسەیان لەگەڵەکەین ئەکیید بۆ شارەکانی تریش بۆ هەولێریش بۆ دۆکیش هەروایە بەس گرنگی بازاری سلێمانی بە تایبەتی بازارێکی بەکاربەرین. ئەمە نەکبەتی ئێمەیە و شانسی وڵاتانی دراوسێ. لەبەر ئەوە هەوڵی بۆ ئەیەن حکوومەتی تورکیاش پشتگیریانەکە و هاوکاریشیانەکات بە هەموو شێوەیەک. یعنی حکوومەتی تورکیا هاوکاری کەسێکەکە کە بێنە فەرعێکی کارگەکەی لێرە بکاتەوە. بەس حکوومەتی ئێمە هاوکاری خەڵکێکی خۆمان ناکات کە بێوێ پرۆژەیەک دابنێ کە بێوێ خەڵکێک بخاتە سەرکار. من لێرە بە فرسەتی ئەزانم بە حکوومەت و هەردوو حیزبی دەسەڵاتیش بڵێم فرسەتێکە لە پێش هەڵبژاردن نرخی کارەبا ئاسایی کارێبای کارگەکان ئاسایی بکەنەوە، چونکە نرخی کارەبای کارگەکان ئاسایی نییە لە نۆرماڵ تێپەڕیوە. بۆیە کاریگەری هەیە لەسەر داخستنی زۆربەی کارگەکان. ئەم کارگانش ئەم خەڵکانی و بازرگان و خاوەن کارگانی تورکیا کە بێن کە دراسی تەواو بکەن ئاستنی سارد ئەکوتن ناتوانن لێرە بتوان بەو نرخی کارەبایە بتوانن پرۆژە دابنێن. لەبەرەوە جەدوای اقتصادی پرۆژەکەیان سەرکەوتوو نابێ. لە کاریگەری ترین خاڵ بۆ ئەم دروستکردنی ئەم پەیوەندیە نرخی کارەبایە. نرخی کارەبا ئاسایی ببێتەوە لەم کاتەیە فرسەتیشی باشە بۆ دەنگدانی خەڵکیش کاریگەری هەیە، چونکە چینی کارگەکان خاوەن کارگەکان و ئەوانەی لە کارگەکان ئیشەکەن چینێکی زۆرن. یعنی لە ڕاستیە تا ئێستا کەس بە هیچ بانگەشەیەکشا باس نەکراون. ئەگەر ئەمەیان بۆ بکرێ پێم وایە کاریگەری دەنگدانی خەڵکانێکی زۆرتر بە دەنگدانەوە بچن. باشە کاک ئارام من بابزانم هەڵە تێگەیشتن ڕوویداویان شتەکە وایە. لە راپۆرتەکە و خۆشمان باسمان کرد وتمان ئەم کەسانە ئەم خاوەن پیشەسازیانە کە هاتوون بۆ هەرێمی کوردستان ئەمڕۆم بازرگانانە ئەڵێن کارگە لە سلێمانی دروست ئەەکەین، ینی حەزیان لێ کارگە دروستکەن. باشە ئەمە بەهێزی کاری خۆجێیی یاخودنا ئەیانەوێ کارگەکانیان بێن ئێرە بۆی کە ئیتر ئەو تێچووی ترانزێتەشیان لە کۆڵ بکەوێ، بەڵام هەمووی بە سوودی خۆیانە بێمە چۆن بازرگان لە ئاستی قازانجەکەی خۆیان بیرەکاتەوە ئەبێ حکوومەت ئەمە ئاراستە بکات. بە سوپاسەوە یاسایەکەیە ئەبێ لە 125 دەستی کاری دەرەوە بەکاربێنێ، لە 175 هی خۆمان بەکاربێنێ. هەست کەسێک لە هەر وڵاتێکەوە بێ لێرە و بەرهێنان بکە ئەبێ لە 175 دەستی کاری خۆمان بەکاربێنێ. ئەمە یە خاڵی یەکەم. خاڵی دووهەمیان کارگەیەکیت لێرە دایئەنێ، ئەنێ بە ژێرخانی ئابووری لە جرۆف و کاتێکە ئەم کارگەیە ناتوانێت بابەشانیە کابرا بیباتەوە ئەگەر پەشیمانیش بێتەوە. لەبەرەوە هەچ کەسێک لە کوردستانە لە سلێمانیا بە تایبەتی بەردێ بخاتە سەر بەردێک ئێمە هاوکاریەکەین، دەستخۆشیەکەین، ئەکەین ڕێنماییەکەین.
بەس ئەوەی کە لەسەر حکوومەتە پێویستە ئەو چەند خاڵە چارەسەر ببێ بۆ ئەوەی بە دروستی ڕێگاکان کراوە بێ بۆ بەردەم نەک خەڵکی تورکیا خەڵکی وڵاتانی تریش کە بێن وەبەرهێنان بکەن لێرە چونکە ئێمە لە 105 بەکاربەرین بەداخەوە بازارێکی باشە بۆ هەموو کەسێک لە هەموو لە سینەوە تا وڵاتانی دراوسێ ئەتوانن بێن لێرەوە بەرهێنان بکەن. باشە کاک ئارام باسی نرخی کارەبات کرد ئەمە زۆر بەجێ لە بەرەوەی کە تۆ کارگەیەکدا ئەمەزرێنی لە کردی بەرهەمهێنانە یەکەم شت کە بیری لەکەیتەوە دابینکردنی وزەیەکە بە نرخێکی گونجاو لە بەردەستە بۆ مەگرنگێکی زۆریە بەڵام جگەلەوە بۆ ئەو وەبەرهێنەرانە کە یانەوێت بۆ پیشەسازی بۆ بازرگانی ڕووبکەنە هەرێمی کوردستان پارەی وزا پارەی کارەبا تاکە ئاستەنگە لە بەردەمیان بۆ نمونە باسێکی ڕوتینیاتمان بۆ بکە وەرگرتنی مۆڵەتێک لیان ناچێتە سەر شاخێکی بەرز و لیان ببێ بە ئاسانکاریان بۆ ئەڕۆن بەرەو شاخەکە بەس نایگەنێ لەبەر ئەوە پرۆسیجەری پێدانی مۆڵەت لە کوردستان سەر تاپای هەڵەیە چەند وەزارەتی کێوێ هەر وەزارەتەش چەند ساڵی کێوێ یعنی نەیتوانی کارەکەی بەڕێوەبەرێ لە هەج وڵاتێک کە وەبەرهێنانێک ئەکات ئەڵێ لە ماوەی ساڵێکا من ئەمەوێ بەرهەمەمە بێ قازانچکەم بەس ئەم بەرچاوی ڕوون نییە هەم بازرگانی خۆمان هەم خاوەن ینی ئەو بیرۆکانەی کە بیانەوێت لێرە کارگەدا بنێن لێرە پێویستی بازاڕەکانی کوردستان و سلێمانی بە تایبەتی تینووی 10,000 کارگەی ترە بەس کە دانانرێ خۆزەی کاریشمان هەیە وەبەرهێن سەرمایهداریشمان هەیە بەس بازاڕەکانە بەجێمانێشتۆ بۆ وڵاتانی تر. کاک ئارام با من پرسیارێکی ڕێشەی تر بکەم ئەم هەویرە ئاو زۆر هەڵەگرێت جگە لەوە کە خۆمان وەبەرهێنەرێکی زۆرمان هەیە بەهۆی ئەو بارودۆخە استراتیژیە کە هەرێمی کوردستان هەیەی ناوچەیەکی زۆر ئارامە لە چەقی هەموو ئاڵۆزیەکانە وەبەرهێنەرێکی دەرەکی زۆریش خوازیارەتی و حەزی لێتی ڕووبکاتە هەرێمی کوردستان. ئەم چاکسازیە لە یاساکانە لە پاڵپشتیکردنی وەبەرهێنەرانە لەکوێوە ئەبێ دەست پێ بکە کێ ئەبێ بیکە و چاکسازیە بنەڕەتیەکان چین کە ئەبێ بکرێت با تۆزا بخۆم فەرمە من پێشنیارێکم لێرە بۆ حکومەت چەند جاریکە پێشنیارمان کردووە ئەبێ ببێ بە یەک پەنجەرە بەڕێوبەرایەتیشی تازە دا بمەزرێ بەڕێوبەرایەتی هەیە چەند ساڵ ئەمەنە سوودی نەبووە بۆ حکومەت و بۆ خەڵک بەڕێوبەرایەتیش تازەدا بمەزرێ کەسی لە مستەوای بەڕێوبەری گشتیە هی هەموو وەزارەتەکان لەو بەڕێوبەرایەتیا بن کە کەسێک ئەوێ بچێ پرۆژەیە بکە هەموو بەڕێوبەرایەتیەکانی بەژینگە بە کارەبا بە وەبەرهێنان بە شارەوانی هەموو لەوێ بن لەوێ جوابی بنەوە بڕۆ ئیشەکە بکە یا ناتوانانی تۆم ئیشە بکەی بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ هەچ کەس هەوڵەیات پرۆژەکەی ناگاتە نیتیجە لە نیوێ ڕێگاوازی لێنێ شارە و شار و دەرکا و دەرکی پێ نەکرێت جارێ لە شارەوانی لەم ژوور بۆ ئەو ژوور بە 2 هەفتەیەوێ یعنی شتی نامەنطقی و بێمەعنا هەیە لەم ڕۆژانێمە پرۆژەیەکمانە بردمانە شارەوانی سلێمانی لەو شوێنەی ئەڵێ ئەم کارگەیە زەویەکی بنێ هەر یەکەم ژوور نووسراوی کردێتەوە دیسانە بۆ عینی شوێن ئەڵێ ئەم کارگەیە زەوی بینێ ئەوە نیە نووسراوە زەوی بنێ یعنی بەعزە نامەنطقی و یعنی هەرچێکی ناوبنەی نازانم بەس پرۆسیجەرێکی سەرتاپە هەڵێ سەیرا و نمونەیە کە باس کرد کاک ئەمە سێ ڕۆژ لەمەوە پێشڕوویاوە لە بەشی گرێبەستەکان لە شارەوانیەکانی سلێمانی. باشە کاک ئارامبا باسێکی ئەو پەیوەندیە بازرگانی بکەین کە لە ئێستاە هەرێمی کوردستان لەگەڵ ئێران هەیەی بە تایبەتی مەرزی باشماخ کە سنوورێکی زۆر گرنگە لە ڕووی بازرگانیەوە بۆ هەردوولانە کەر بۆ هەرێمی کوردستانیش بڕیار درراوە بۆ ئەو لە اینجا بۆ ئێمە بەڵێ بڕیار درراوە کە بکرێت بە 24 سەعاتی درەنگە بۆ ئەوە زووتر بکرایە واتە هەڵی ئەگرێت ئەو سنوورەکە بکرێت بە 24 سەعاتی ئەمەوێ باسێکی بارودۆخی ئاڵۆ و گۆڕی بازرگانی ئەو دەواازەیەمان بۆ بکەن کە ئاوا بە تاکیدیشەوە جەنابەت ئەڵی کە درەنگە و مەرزێکی گرنگە ئێمە سلێمانی بۆ بەشی ئەودی ئێران لەوانەیە 80 کیلۆمەتر نەبێ 80 کیلۆمەتر لە هەموو شوێنێکە کە بازرگانیە کرێ حسابی نەقلی بۆ کرێ نەقلەکە کەمترین تێچووی تێچێ بۆ ئێمە وەک لە شارەکانی تر ئەوە زیاتر گرنگی پێ بدرایە چەند کۆمپانیایەکی
چەند کۆمپانیایەک دانراوە پێم وایە ئەمە زەرەر لە بازرگان و ڕاونانی بازرگانەکانی ژەکە بە ناوی با بڵێن تاقیمەوە بە ناوی یعنی تێچووی جاران ئەگەر مەنەفێستێکمان بۆ بەهاتایە کاڵایەکمان بۆ بەهاتایە ژمارەیەکی لە سادە ئەو بڵێن ڕسوم و مەنەفێست و ئەمانە بوو ئێستا لە 150 تێپەڕە بێت لە پارەی گۆمرگەکە گرانترە ئەوە کۆمپانیا دانراوە کە ئەمە فەحسەکە و ئەمە تاقیمەکە و ئەمە لە هەر ژێر هەرج ناوێکا بێ لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ من 3 ساڵەمەوە پێش لە وابزانم لای ئێوە بوو باسم کرد باشماخ ژمارەی هاتوچۆی تیا کەمە بێتەوە بەم فشارانە ئێستاگەر لە 3 ساڵ حسابیکەی لە سا 3 سا کەمی کردووە. ڕاستە کاک ئارام بابەتێکی تر هەیە بانکی ناوەندی 11 ڕێنمایی نوێی گومرگی و دارایی دەرکردووە ئەم ڕێنمایانە دوای ئەو 11 تریش بەڕێوە دوای ئەوە 11 تریش بەڕێوەیە ئەم ڕێنمایانە ئاسانکاری ئەکات بۆ بازرگانان یاخود ئەبێ بە بارگرانی بۆیان بۆ نمونە با باسێکی سەکۆ ئەلکترۆنیەکە بکەین لە سەرەتا قرس بوو بە بازرگانان ڕوبەڕووی کێشەی کردن پێت وایە ئەمە لە کۆتاییە لە بەرژەوەندی بازرگانان نابێت بەڵێ لە کۆتاییە لە بەرژەوەندی بازرگانە ئەو مەجاالەی کە ئێستا دروست بووە بۆ خەڵکانێک لە بێسەر و بەرەی پرۆسەکەیە مەجاالیان نامێنێ چونکە 3 ساڵ لەمەوە پێشمە لەگەڵ وەزیری بازرگانی عێراق قسەمان کرد فترە بە فترە ئەوەنەی کە تەحمل بکرێ فشارەکان زیاترە بێ بۆ پێدانی گومرگی کاڵاکان لە بە ئەلکترۆنی بۆ سەر حسابی بەغا یا بۆ سەر حسابی بەغاش نەبێ ڕقەمێکی وازەح بێ زەریبە با بڵێن ئەم زەمان دەستەبەری کۆمەڵایەتی هەموو ئەوانەی کە پێویستە بازرگان یا خاوەن پرۆژە بیدات ئەبێ بە ئەلکترۆنی بە دڵنیاییەوە ئەو کاتە ژمارەکان وازەح بێت لە بەرژەوەندی خەڵکیش ئەبێت لە بەرژەوەندی بازرگانیش ئەبێت. سپاس کاگاران بێگومان بەردەوام گفتوگۆ لەگەڵ جەناب زۆر چێژ بەخشە لەبەرەوەی کە زۆر بەواقعیانە لایەنە تاریکەکان و کەم و کوڕیەکانی ژەخەنە ڕۆژ سپاس کە ئەمڕۆکە لەگەڵمان ئامادە بوون ئارام بابان ئەندامی ژووری بازرگانی سلێمانی سپاس بەخێر هاتن. ئەچمە کەرکووک پارێزگاری کەرکووک بەردی بناغی یەکەمین پرۆژەی کارگەی دروستکردنی ئۆتۆمبیلی لەسەر ئاستی عێراقدانا و بڕیارە لە ماوەی 1 ساڵە کارگەکە تەواو بکرێت و دەست بە بەرهەمهێنان بکات. پرۆژەکە لە ناحیەی لەیلان لە ڕووبەری 150 دۆنم زەوی بە بڕی 300 ملیار دینار جێبەجێکرێت. دانانی بەردی بناغی پرۆژەیەکی گرنگ و ستراتیژیە لە بواری ئابووری و پیشەسازیدا لەلایەن ڕێبوارتەها پارێزگاری کەرکووکەوە کە بۆ یەکەم جارە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت. ئەویش پرۆژەی کارگەیەکی دروستکردن و بەرهەمهێنانی ئۆتۆمبیلە لە کەرکووک بە بڕی 300 ملیار دینار پرۆژەکە جێبەجێ دەکرێت. بڕیارە لە ماوە 1 ساڵدا ئۆتۆمبیل بەرهەم بهێنێت. بەردی بناغی دروستکردنی ئۆتۆمبیلماندانە. ئۆڕۆک ناوی ئەو ئۆتۆمبیلەیەکە لە کەرکووک دروست دەکرێت و احتیما دەکاتە سەر 3 وڵات بۆ ئینتاجی سیارە بەڵام خۆی لە کەرکووک دروست دەکرێت 165 لە کەرکووک دروست دەکرێت 135 لە وڵاتانی ئەمریکا و ئەڵمانیا و تورکیا شتەکانی دیکەی دێت. دەتوانم بڵم لێستا کۆ دڵخۆشم بۆی کە کۆمپانیاکە زۆر بەتوانایەوە زۆریش جددیە و ئەمە هەوڵێکی زۆری ویست. ئەمە چەندین مانگە ئێمە ئیش لەم کاراکەین بەڵام ئەمڕۆکە گەشتینە دەرئەنجام کە بەردی بناغی دانین ئەمە مێژووە. کەرکووک لە ناوێکی پڕ لە کێشە و مشکیلە کەرکووک ئێستا بوو بە خاوەنی دروستکردنی مەسنعی سیارە و ئۆتۆمبیلی تێدا دروست دەکرێت کە ئەمە حەدەسێکی گەورەیە. ئەمە توانای کەرکووک و کەرکووکیەکانە کاتێک کە یەکە گرین پێکۆ کارەکەین. ئۆروک ناوی ئۆتۆمبیلەکە و کۆمپانیای جێبەجێکاری شێتی ناوەکە لە مێژووی کەرکووکەوە وەرگیراوە. ئەمەش شێوەی ئۆتۆمبیلەکەیە. ئەو ئۆتۆمبیلانەی بەرهەم دەهێنرێت قەبارە و تایبەتمەندێتی جۆرا و جۆرن و بە هەر 3 شێوازی کارەبایی و سوتەمەنی و دیزێڵ کار دەکەن.
شتە سەرەکیەکان بۆ نمونە مەکینەیە و گێڕە و عەقڵ و ئەو شتانەکەوە لە شەریک کۆمپانیەکانی جیهانی پێم وایە هەر لە هەمان شوێن دروست ناکرێت ئەبێ لە دەرەوە بیهێنن و بێگومان ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە هەلێکی زۆری کار بۆ گەنج و هاوڵاتیانی شاری کەرکووک ڕەخسێنێ. هەموو ڕێکارە کارگێڕی و لێوجستیەکانی کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیل تەواو بووە بەهۆیەوە سەدان هەلی کار دەڕەخسێنێ چونکە بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا لە کەرکووکەوە وڵاتەکە ببێتە بەرهەمهێنەری ئۆتۆمبیلی تایبەتی خۆی. یەکەم کارگەیەکە لە عێراقە دامەزرێەوە خۆشبەختانە لە کەرکووک هێنایە کەرکووک و بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژێ ماوەرگرۆکی داری کەرکووک و جنای پارێزگار زۆر ئاسانکاری بۆیان کرد لە پێناوەوەی کە وەگوتم هەلی کار ڕەخسێنێت و پرۆژێکی نەوعیە بۆ شارەکە گرنگە. کۆمپانیای ئۆروک بۆ بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە ڕووبەری 152 زەویدا لە گوندی زیندانی ناحی لەیلانی سەر بە پارێزگای کەرکووک دەست بە کارکردن دەکات. بڕیارە لە ساڵێکدا پرۆژەکە تەواو بکرێت و ئۆتۆمبیلیش بخاتە بەردەست بەکارهێنەرانی. دەست بەکاربوونی کۆمپانیایەک بۆ بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە پارێزگای کەرکووک پارێزگاکە دەباتە قۆناغێکی نوێوە چونکە لە داهاتوودا هەم لە ڕووی ئابووری و هەم ڕەخساندنی هەلی کار سەدان کەس لە کەرکووک سوودمەند دەبن لە دەست بەکاربوونی کۆمپانیای ئۆروک بۆ دروستکردنی ئۆتۆمبیل لە کەرکووک. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، ناحی لەیلان، کەرکووک. با بچینە لای بەهای دراوەکان و نرخی کانزاگران بەهاکان لەوانە زێڕونەوت بە تایبەتی زێر با بزانین چی بەسەر هاتۆ بۆ ئەڵین بە تایبەتی زێر بە تایبەتی نەوتیش لە بەرەوەی کە عێراق وڵاتێکی تەواو پشت بەست و بە نەوتە سندوقی نەختی نێودەوڵەتیش ئەڵێ دەگەر عێراق ئابەم ڕەوتە بچێتە پێش و کەرتی نانەوتیەکەی پەرەپێنەیات ئەبێ بەرمیلێک نەوت بچێتە 85 دلار اینجا ئەتوانێت کەم و کوڕیەکان و کورتێنانەکانی قەرەبووک بکاتەوە. با لێرە زانیاریەکان وەربگرین بزانێکین بەهای دراوەکان لە بازاڕەکانی هەرێم چی بەسەر هاتووە نەوت و زێڕش لە بازاڕەکانی جیهان. ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 100 دلار بە 140,900 دینار مامەڵی پێوەکرا. دینار هەتا ئاستێک بەرزبوونەوەی بەرامبەر بە دۆلار تۆمار کردووە. ناتوانین باسی هۆکار بکەین کە بڵین بۆ لەبەرەوەی کە خۆی گۆڕانکاریەکە زۆر گەورە نیە لە خانەی 140,900 141,200 ئەمە گۆڕانکاریەکی زۆر نییە. تەنها شتێک ئەتوانین بۆ دینار بڵێنەوەیەکە بارودۆخی باشە سەقامگیرە پاڵپشتیەکی باشی هەیە بۆ ئەوە بێ کە جارێکە لی نەترسین کە گۆڕانکاری قورسی بەسەرا بێت. 100 پاوەند لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 187,500 دینارە، 100 یۆرۆ بە 163,750 دینار. لە کاتی داخستنی بازاڕە ئەمڕۆ مامەڵی پێوەکراوە 100 دلار بە 10,790,000 تمەنە تۆزێک لە ئاستێکی کەمە تمەن دابەزیەوە بەرامبەر بە دۆلار. هۆکارەکانی زۆر ڕوونە ئەو بارودۆخەنا لەبارەکە ئێران تێکەوتووە لە سزاکانەوە لەو فشارانەکە لە سەرەتی لە سزانە و دەوڵەتیەکان سزاکانی نەتەوە یەگرتوەکان کە گەڕاوتە بۆ سەرابووری و وڵاتە تەنان لە دوای ئەوە هەندێک تمەن بەرزبوونەوەشی تۆمار کرد بۆیە ئەمە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەو دەسوەردانەکە حکوومەتی ئەو وڵاتەی کا بۆی کە ڕێگری بکات لەوەی کە لە ئاستێکی زۆرا یەکجار داڕمان تۆمار بکات. بەڵام ڕووداوێکیش لە ئێران ڕوویداوە ئەمەی کە پەیوەستە بە بانکی ئایندەوە هەڵوەشاوەتەوە و تێکەڵ بە بانکێکی ترکراوە. ئێستا پسپۆڕان ئابووری ناسان بەرپرسانی ئێران ئەڵەن بەشێک لەو دابەزینی بەهای دراوە ئەگەڕێتەوە بۆ ئەو گەندەڵیانە کە لەو بانکە کراوە. تەنانەت بەشێک لە هەڵاوسانی ئابووری ئەو وڵاتەش ئەگەڕنەوە بۆ ئەو بانکەوەڵەن هۆکارەکەی ئەو بانکە بۆ زیاتر باسیەکەم لە دواترا بە گرافیک و داتا و ژمارەش 1 ملیۆن لیرەی سووری لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کاتی داخستنی بازاڕە بە 121,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,370 دینار مامەڵەی پێوەکرا. با زانیاری زیاتر وەربگرین باسێکی زێرتان بۆ بکەم زانین چی بەسەر هاتووە. 1 ئۆنسە زێر ئەمڕۆکە بەدابەزین کرایەوە هەتاوەکو خانەی 4,000 ئەو دەوروبەرا یعنی دابەزینی تۆمار کرد. دواتر هەندێک بەرزبوونەوەی بخۆیەوە بینی ئێستا ینی لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە ناتوانین بڵین ئێستا بە ئۆنسەیەک زەر بە 4,044 دلار بوو. هۆکاری دابەزینی زێر لە ڕۆژی هەینیەوە هەتاوەکو ئێستا ئەوەیە کە ئەمریکا ینی بەرچاوی ئاسۆی ڕێکەوتنی لەگەڵ چین ڕوونا. وەزیری گەنجینەی ئەمریکا لەگەڵ جێگری سەرۆکی چین
کۆبووەتەوە چوارچێوەی ڕێککەوتنەکانیان ئامادە کردووە تەنانەت وتراوەکە ئەسڵەن ئەو هەڕەشەی ترامپ کەوتبی 100% باجی گومرگی ئەسەپێنە بەسەر چینە هەر لە ئارایان نەماوە و چینیش ئەڵێ سنووردارکردنی بەرهەمە دەگمەنەکان کانزا دەگمەنەکان بۆ 1 ساڵ هەڵەپەسێرێ کە ئەمانە ئاماژەی باشن بۆ ڕێککەوتنی ئەو دوو وڵاتە بۆیە داهاتوو ئاسۆی ڕێککەوتنەکە ڕوونە و خەڵک کەمتر پەناباتە بەرزێڕ و ئەوەشی کە هەی بۆ ڕەنگە هەندێکی بفرۆشێ لە ترسی ئەوە کە نەکا زیاتر داببەزێت. 1 کیلۆگرام زێر بە سەوسی 1055 دلارە، 1 لیرەی زێر بە 857 دلارە، زێری ئایارە 21 مسقالێکی بە 820,000 دینارە لە بازارەکانی هەرێمی کوردستان. 1 ئۆنسە زیو بە 47 دلار و 77 سنتە. زیو لە ماوەی هەفتەی ڕابردووە نزیکەی 106 دابەزیوە. هۆکارەکانی بەرزی و نزمی زیو وەکو زێڕە، بەڵام ئەوەی کە هەیە لە بەرەوەی کە نرخەکەی ینی ئەو قازانجەکەەوە بەرهێنان لە زیوائیکا بەقەدەر زێڕ نییە، بۆ نمونە قازانجەکەی ڕەنگە کەمتر بێت و بەرهێنەرانی زیو ڕەنگە زیاتریش بترسن لە دابەزینی بەرهەمەکە، بۆ یەکە پێشبینیەکان بۆ ئەوەن کە لە داهاتووە دابەزین تۆمار بکە زێڕێکی زیاترە فرۆشنەوە خۆی ئەبێتە هۆی ینی زیوێکی زیاترە فرۆشنەوەش خۆی ئەبێتە هۆیەوەی کە دیسان زیاتر داببەزێت. بەڵام داهاتووی زیو گەشە لە بەرەوەی کە بەشێکی زۆر لە ئاستێکی زۆرە لە پیشەسازیە بە تایبەتی لە تەکنەلۆژیای پێشکەوتووە بەکارەهێنرێت. 1 کیلۆگرام زیویش نرخەکەی 1536 دلارە. سەبارەت بە نەوت ئەگەر باسی نەوتتان بۆ بکەم، جارێکە سەرەتا ئەو ئاسۆی گەشی ڕێککەوتنی ئەمریکا و چینە کە هەیە نەوتی بەرز کردەوە لە بەرەوەی کە ئاراستەی جەنگە بازرگانیەکان بۆ زی و نەوت بە زێڕ و نەوت بە پێچەوانی یەکترە، بەڵام پێشبینی هەیە بۆ ئەوەی کە لە داهاتووە خستنەڕۆی نەوت زیاتر ببێ، زیادەی نەوت لە بازاڕە جیهانیەکان دروست ببێت کە ئەم هەواڵە ئەم پێشبینیە زاڵ بووە بەسەر هەواڵی ڕێککەوتنەکەی ئەمریکا و چینە کە نرخی نەوتی لە ئاستێکی کەمادا بەزاندووە بە 66 دلار مامەڵی پێوەکراوەکە وتم ناسە قامگیرە ناتوانین بڵێن ئەمڕ هەر ئەمڕۆکە بەرزی و نزمی بەخۆیەوە بینیوە. 1 بەرمیل نەوتی تەکساس بە 61 دلار و 66 سنت و غازی سروشتیش بە 3 دلار و 30 سنت بووە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەیان بابەتە، بەڵامەوەی کە گرنگە وەکو باسم کرد عێراق وڵاتێکە کە بە تەواوەتی پشت بە نەوت ئەبەستەوە گرنگیەکی زۆری هەیە بۆ ئەو وڵاتە. وەزیری نەوتی عێراق ئەڵێت ئەتوانن ڕۆژانە 5 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوت بەرهەم بهێنن، بەڵام پابندن بۆ پشکەی کە ڕێکخراوی ئۆپێک بۆی داناون. حەیان عەبدولغەنی ئاماژی بۆ کردووە لە مانگی 4 عێراق پلانی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی پێشکەشی ئۆپیک کردووە تا قەرەبووی ئەو زیادەی بەرهەمهێنانە بکاتەوە کە لە پێشترا هەیبووە. وتیشی پابندە بن بەو بڕێی کە لەلایەن ئۆپیکەوە بۆ بەرهەمهێنانی نەوت دانراوە کە 4 ملیۆن و 400 هزار بەرمیلە لە ڕۆژێکە. جا سەرڕای ئەو پابندیە بیر لە بەرزکردنەوەی ئەکەنەوە، هەڵبەتە بە هەماهەنگی لەگەڵ ئۆپیک بۆ پێیکە وەزیری نەوت ئەڵێت لە ئێستاە لەگەڵ ئۆپێک لە گفتوگۆیان بۆ زیادکردنی پشکی بەرهەمهێنان. لە پێشتریشا بەرپرسانی نەوتی عێراق ئاماژیان بۆ کردبوو کە عێراق مافی خۆیەتی وەک ئەندامێکی سەرەکی ڕێکخراوەکە داوای زیادکردنی بڕی بەرهەمهێنانی نەوت بکاتەوە سەبارەت بە قەبارەی هەناردەکردنی نەوت. بێگومان وەزیری نەوتی عێراق وتی ئێستا ڕۆژانە 3 ملیۆن و 600 هزار بەرمیل نەوت هەناردا ئەکرێت. بانکی ئایندە لە ئێران هەڵوەشایەوە لەم هەفتەیەوە هەموو لقەکانی لە ژێرناوی بانکی ملیە کارەکەن، واتە تێکەڵ بە بانکی ملی کرا. بەڕێوەبەری بانکی ناوەندی ئێران ئەم هەواڵی ڕاگەیاند و دڵنیاییشیدا بۆ هاوڵاتیانە کە لە بانکی ئایندە هەژمار و پارەیان هەبووە، وتی هەژمارەکەیان وەک خۆی ئەمێنێتەوە، تەنانەت سنوورداریش ناکرێت. دەسەڵاتی دادوەری ئێران بانکی ناوەندی پابند کردووە بە گرتنەبەری ئەو ڕێکارانە لەبەرەوەی ناهاوسەنگیەکان و قەرزەکانی بانکی ئایندە زیانی بە ئابووری و بەهای دراوی ئەو وڵاتە گەیاندووە. بەڕێوەبەری بانکی ناوەندی ئێران ڕایگەیان بانکی ئایندە کە لە 2 دەیەی ڕابردوودا هێمای ناکارامەیی و ناهاوسەنگی بوو لە سیستەمی بانکیدا هەڵوەشایەوە و تێکەڵ بە بانکی ملی کرا، واتە هەموو لقەکانی لە ژێرناوی بانکی ملیدا کار دەکەن. جەختیشی لەوە کردوێتەوە کە هەژماری هاوڵاتیان نەڕادەگیرێت و نەسنووردار دەکرێت و وەک خۆی دەمێنێتەوە. ئەو ڕێکاری بانکی ناوەندی دوای ئەوە بوو
کە دەسەڵاتی دادوەری ئێران بانکی ناوەندی پابند کرد بە بەکارهێنانی دەسەڵاتە یاساییەکانی بۆ چاکسازی یاخود هەڵوەشانەوەی بانکی ئایندە و هۆشداری پێدان ئەگەر بێت و بەرپرسانی بانکی ناوەندی و بەرپرسەکانی دیکە دەسەڵاتەکانی خۆیان بەکارنهێنن ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. بانکی ئایندە ماوەیەک بوو ڕوبەڕووی ئاستەنگی دارایی و چاودێری دەبەوە لەوانە کەڵەکە بوونی قەرزەکان و دابەزینی ڕێژەی گونجاوی سەرمایە و وەرگرتنی پارەی زیاد لە پێویست لە بانکی ناوەندی و تا دوایی. هەرچەندە هەندێک لە چاودێران دەڵێن ئەو کێشانە نوێنین و کێشەکانی بانکی ئایندە لە سەرەتای دروستبوونیەوە سەری هەڵداوە. ئەو کاتێکە لە جیاتی ئەوەی سەرمایەکەی لە خزمەتی بەرهەمهێنانی کاڵاو خزمەت گوزاریەکان و کەرتی تایبەت بێت بۆ پرۆژەی بیناسازی زەبەلاح تەرخان دەکرا کە خاوەنەکانیان خاوەن پشکە سەرەکیەکانی بانکەکە بوون. قەرزە کەڵەکە بووەکان و ناهاوسەنگیەکان بانکی ئایندەی ڕوبەڕووی مایە پوچبوون و هەڵوەشانەوە کردەوە، بەڵام بەڕێوەبەری بانکی ناوەندی دەڵێت ناهاوسەنگیەکانی بانکی ئایندە ناگوازرێنەوە بۆ بانکی ملی. پێشتر بەڕێوەبردنی بانکەکە درابوو بە وەزارەتی ئابووری و خاوەن پشکەکانی هیچ ڕۆڵێکیان لە بەڕێوەبردنی بانکەکە نەمابوو. ئێستاش ئیتر بانکێک بە ناوی ئایندە لە سیستەمی بانکی ئێراندا بوونی نەماوە و پێدەچێت ئەوە دوایی نوێستگەی دوودەیە چالاکی پڕ هەوراز و نشێوی بانکەکە بێت. بانکی ئایندە یەکێک بوو لە بانکەکانی کەرتی تایبەت لە ئێران کە بە تێک هەڵکێشکردنی چەند دامەزراوەی دارایی دروست کرا. سەرەتا بە ڕاکێشانی وەبەرهێنانی بەرچاو و چالاکی بەرفراوان دەستی بەکارەکانی کرد، بەڵام لەم ساڵانی دواییدا ڕوبەڕووی قەرز و زیانی زۆر بووەوە. هەڵوەشانەوەی بانکی ئایندە لە ئێران تەنها سڕینەوەی ناوەکەی نییە لەسەر بینای بانکەکان و تێکەڵکردنی بە بانکی ملی، بەڵکو ئەمە لێکەوتەی ئەبێت و تەنانەت بەرپرسانی ئەو وڵاتە ئەڵێن بانکەکە بەرپرسە لە دابەزینی بەهای دراوی نیشتیمانی، واتاڵن ئێستا تمەن نابێ ینی $100 بە 10 ملیۆن تمەن بواە، ئەبێ بۆ نمونە بە چۆن 700,000 تمەن بواە بۆ نمونەوە. تەنانە دەڵێن پشکی هەیە لە هەڵاوسانی ئابووری لە ئێرانی ژواتاڵە 105 هەڵاوسانی ئابووری ئێران بە هۆکاری ئەو گەندەڵیانەیە کە لە بانکی ئایندە ڕوویدا. با بەداتا و ژمارە باسی ئەم گۆڕانکاریە بکەین، دوایی لەگەڵ میوانێکی شارەزا باسی هەڵوەشانەوەی بانکەکە بکەین و بزانین چ کاریگەریەک لەسەر ئەو کەسانە دروستەکە کە لەو بانکە هەژماریان هەیە و پارەیان هەیە. بانکی ئایندە ساڵی 2012 دامەزراوە، چەند دامەزراوەی دارایی بێکەوە تێکەڵکێش کراون و بوون بە بانکی ئایندە، بەڵام ئەم بڕیارە نوێیەکە بەسەر بانکی ئایندەیە سەپاوە و بڕیاردراوە هەڵبوەشێتەوە و بچێتە تێکەڵ بە بانکی ملی بکرێت لە ئێران. بانکی ناوەندی بڕیاری داوە هەڵبەتە دەسەڵاتی دادوەری لە ئێران هۆشداری داوە بە بانکی ناوەندی و توێتی ئەگەر بەپەلە ئەم ڕێکارانت کە لە دەسەڵاتتانە نەیگرنەبەر ڕوبەڕووی یاسا ئەکرێنەوە. ئامرازەکانی بانکی ناوەندی بۆەوەی لە کاتی ئاوایە ڕێکاری پێویست بگرێتە بەر بریتین لەمانە. یەکەمیان پابندکردنی بانکەکە بە بەرزکردنەوەی سەرمایە، واتە بانکی ناوەندی لە دەسەڵاتی ئاەتی کە ئەبینێ قەرزی زۆری هەیە بانکەکەوە لەسەر زیانە خاوەن پشکەکان ناچار بکات کە وەبەرهێنانی زیاتر لە بانکەکە بکەن. ئەڵبەتە ئەوە لە کاتێکایە کە ئەمە ینی وەڵامدەری ئەو زیانانە ئەو قەرزانە بێت کە بانکەکە هەیەی. گۆڕینی دەستەی بەڕێوەبردن یەکێکی ترە لە ئامرازەکانی، واتە بانکی ناوەندی ئێران ئەو دەسەڵاتی هەیە کە گۆڕانکاری بەسەر دەستەی بەڕێوەبردننی بانکەکە بهێنێت و ئەگەر ئەوە نەیتوانی بارودۆخی بانکەکە باشتر بکایە، ئەگەر زانی کار لەوەیان نییە کە بە گۆڕینی دەستەی بەڕێوەبردن کێشەی بانکەکە چارەسەر بێت، یەک بەرپرسی کاتی بوو بانکەکە دانەکە بۆ بانکی ئایندە پێش ئەم بڕیاری هەڵوەشانەوەی ئەوەشی لەگەڵ کراوەواتە بەرپرسی کاتی بۆ دانراوە. سنووردارکردنی گواستنەوەی پارە لە بانکەکە ڕێکاری ترەکە بانکی ناوەندی ئەتوانێت بیگرێتە بەر بۆ نموناگەر ترسی ئەوەی هەبێت کە گەندەڵی زۆر بۆ لە بانکەکە، ترسی ئەوەی هەبێت کە ڕەنگە بڵین خاوەن پشکەکان یا ئەو کەسانە کە بەرپرسن لە بانکەکە پارەی بانکەکە ببەنە دەرەوە، ئەتوانێت گواستنەوەی پارە لە بانکەکە سنووردار بکە بۆەوەی کە سەرمایە و پارەی هاوڵاتیان لە بانکەکە بپارێزێت و ڕەوانەکردنی بانکەکەش و بەرپرسانی بانکەکە بۆ دەسەڵاتی دادوەری یەکێکی ترە لەو ڕێکارانە کە بانکی ناوەندی ئێران ئەتوانێت لە کاتی ئاوایە پەنای بۆ ببات و کێشەکان چارەسەر بکات. زانیاری زیاترە لەم بارەیەوە وەربگرین، بزانێکین زیاتر چیمان هەیە دەربارەی بانکی ئایندە.
بڕیارەکان کە بانکی ناوەندی بۆ بانکی ئایندە داوێتی 23 دەی 2025 بڕیاردرا کە بانکەکە هەڵبوەشێتەوە و تێکەڵ بە بانکی ملی بکرێت. ئەمە یەکێکی ترە لەو بانکانە کە لە بانکە گەورەکانی ئێران بانکی ملی بانکێکی حکومیە، بەڵام بانکی ئایندە بانکێکی کەرتی نیشتیمانی بوو کە بڕیاردرا لەگەڵەوە بانکە تێکەڵ بکرێت بۆی کە خاوەن هەژمارەکان زیانی زیاتریان بەر نەکەوێت. و یەکێکی تر لە بڕیارەکانەوەیە کە لە 25 دەی 2025 واتە لەم هەفتەیە بێگومان هەموو لقەکانی بانکی ئایندە بە ناوی بانکی ملیەوە کار بکەن و هەژماری هاوڵاتیانیش لە بانکی ملی وەکو خۆی بمێنێتەوە بێ ئەوەی کە هیچ دەستکارێک بکرێت و هیچ سنووردارکردنێک بەسەریانە بسەپێت. هۆکارەکانی مایە پوچبوونی بانکی ئایندە بریتین لەمانە. یەکەمەوەی کە ناهاوسەنگی و ناکارامەیی زۆر هەبووە لە بانکەکە، لە کاروباری بانکەکەیە قەرزێکی زۆری هەبووە، زیانێکی کەڵەکەبووی زۆری هەبووە. ڕێژەی گونجاوی سەرمایە لە بانکی ئایندە ناقسەدا 140 بووە کە ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە. من ئەمێ داوا لە هاوکارانم بکەم دوای ئەمە پاکێجێکمان هەیە بە ئەومان ببێن دوای ئەگەڕێنەوە سەر ئەم پاکێجە. باسی ڕێژەی گونجاوی سەرمایم کردوتم لە بانکی ئایندە ناقسەدا 140. ڕێژەی گونجاوی سەرمای ئەمە پێتان بڵێم کە چییە؟ هەموو سەرمایەی بانکەکە دابش دارایی مەترسیدارەکرێت. دارایی مەترسیدار واتە ئەو قەرزانە کە بانکەکە داویەتی یا ئەو پارە کە داوێتی بە هاوڵاتیان و قەرارە وەری بگرێتەوە و مەترسی ئەوەی لەسەرەکە نەگەڕێتەوە یا قورس بێگەڕانەوەی و هەموو ئەمانە بڵین زەربی 100 ئەکرێت و ڕێژەی گونجاوی سەرمایە دێتە دەستی ئابووری ناسان. بەڵام ئەگەر ئەم ڕێژەیە سەر و 108 بێت ستانداردە بارودۆخی بانکەکە گونجاوە. ئەگەر کەمتر بێ لە 108 کەمتر لە 108 مەترسیدارە. بانکی ئایندە 140 ژێر سفر بوو، واتە ناقص 140 بوو. لێرە بەراوردی بکەن و ئەگەر کەمتریش لە 100 بێ مایە پوچ بوونا 100 لەکوێ ناقص 140 بانکی ئایندە لەکوێ. با بگەڕێنەوە بۆ زانیاریەکانی پێشووتر بەبێ زەحمەت یەکدانە دوای ئەمە ئەگەر هاوکارانم یارمەتی بن بۆی کە داتاکانی تریش باس بکەین. بەڵێ زیانی کەڵەکەبووی بانکەکە لە نێوان 3.7 بۆ 5.1 ملیار دۆلارە. بۆیە ئەڵین لە نێوان ئەمە لەبەرێک کە لە بانکەکە گەندەڵی و ناشەفافیت هەبووە بە دیاریکراوی دیار نییە هەر سەرچاوەیەک داتایەگە خاتەڕوو. ئەم بانکە 2.9 ملیار دۆلار پارەی زیادەی لە بانکی ناوەندی وەرگرتووە بەردەوام. قەرزێناوەتە سەر و پارەی لە بانکی ناوەندی وەرگرتووە و ئەو قەرزانە کە بێگەڕانەوە بوون لە بانکەکە قەبارەیان زۆر بۆ قەرزی بێ پاڵپشتی گونجاویش دیسانەوە ئاستەکەی لە بانکەکە زۆر بووە. ئابووری ناسان ئەڵێن ئەم پارە زۆرەکە وەری گرتووە لە بانکی ناوەندی. ئەمە هۆکار بووە بۆ هەڵاوسان لە وڵاتە لەبەرەوەی کە خستوێتە پرۆژەی بیناسازی زەبەلەحەوە پرۆژەکە نەگەیشتۆتە کۆتایی نەگەیشتۆتەوەی کە بکەوێتە سەر قازانج و هەڵاوسانی لە وڵاتەکە دروست کردووە. با زانیاری زیاتر وەربگرین هەر لەم بارەیەوە. بانکی ئایندە کاریگەری لەسەر سیستمی بانکی ئێران ینی کاریگەری ئەم ڕێکارەکە بانکی ناوەندی گرتوێتە بەر 142 ئەو زیادە پارەیە کە لە بانکی ناوەندی وەرگیراوە چارەسەری ئەکات و ناهاوسەنگی سەرمایە لە هەموو سیستمی بانکی ئێرانە 141 کەم ئەبێتەوە. ڕێژەی گونجاوی سەرمایەی بانکەکانی ئێران لە بڵین 1.45ەوە ئەگاتە 105.1 واتە ئەم ڕێژەیەش لە بەرژەوەندی ئەم ڕێژەیە بێت کا لە بەرژەوەندی سیستمی بانکی ئێرانە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بانکی ئایندە. بەڵام هەروەکو پێش ئینفۆگرافیکەکەش بۆم باسکردنەمە بچم بۆ لای میوانێکی شارەزا لە تاران سەردار خالیدی ڕۆژنامەنووس و توێژەری ئابووری زیاتر باسیەم بابەتە بکەم. کاک سەردار سلااوت لێبێ پێمان بڵێ چارەنووسی بانکی ئایندە بۆچی ئاوای لێهات، بۆچی یەکێک لە گەورەترین بانکەکانی کەرتی تایبەت لە ئێران هەڵوەشایەوە. منیش سڵاو ڕێزمە بۆ لایەنەکانی عزیزتان ئەوەی هاوکارەکانتان دەکەم. من گەرەک بە کورتەوە بێژم پێ چۆن بانکی بۆ بانکی ئایندەی جزء بانکانی پاڵی یەک بە سپۆرتی گوزاریەکی باش بەکاری و ئاغاز بەکاری بعد دوای ئەوێ شروع کرد بە سپۆرتێکی ینی پۆڵەکان ئەو پارانە کە ئەنی مردوو بۆ یانی بەخشی حقوقی بۆ یا حقیقی بۆ ئەوانەی جەم و دەرسەدێکی بۆ نرخێکی مشخص معین بە پۆینتێکی مشخص مشخص
ئەو سپۆردانی سوودا و بەهرەی داوە بە ئیسلاح. دوای مدەتێکە بانکە ئایندە متاسفانە ئەم مەسیرەیەک تێکوە وەزعێکی جۆرێک بووە کە دوچاری اقتصاد پێ دەڵێن بازی پۆنزی یا بازی پانزی ئیسلاح گەین پانزی پێ دەڵێن بۆ سوورەتە بووە کە وەختی سپۆردی ئەو پارانە لە مردم یا شخصە یا پێ خۆی بتووە ئەم پارانە بە نرخێکی مشخص و داوە سوودیان دابێ وەلێ بانکی ئایندە بە سوودانێکی کەلان بۆ بەهرانێکی کەلان ئەمە کە بە سوودانێکی کەلان ئەم پۆڵانەی دووبارە باسپەرداخت کردووە بعد ساڵانی بعد هەر ئەم تەریقە و هەر ئەم مەسیرە ئێدامەیدا و ئەو پارانە کە لە مردم و لە ئەشخاصی حقوقی و حقیقی گرتووەسی ئەم پارانی و نرخانێکی سەرتر و ئەم پارانەیە داوەسەوە وە شقڵێک گرکێسی کە ئەم پوڵی ئەم پارانەیە کە گرکە لە ئەنێ سپۆردانە پارانێک لە مردم و دیگەرانی گرکێت بۆ عنوانی بەدیهی عنوانی ئەوەیە کە دەرواقع بدیهی کەسێتر بۆسی ئەوێ وا پەرداخت بووە ینی واردی چرخەیە بووە کەم چرخە بە ئیسلاح پێژن بازی پۆنزی بە ئسناعی بووە کە بەدەکاری کێتر بووە وەلی وە پوڵی وە پارەی کێتر بدیهی کەسێتری پەرداخت بووە و ئەم ڕەواڵە ئەدامەی بووە تێی دوری 12 ساڵ ئەم ڕەوەندە ئەدامەی بووە بە شکڵی وا بووە کە تەسهیلاتێکی فرەیداوە وەلی متاسفانە تەسهیلاتە ئەوامانەی کە داوە بە ئەشخاصێکی حقیقی و حقوقی باز پەرداختی نەوە ینی حاڵەتی دارایانێکی ترسنۆک بووە حاڵەتی دارایانێکی بووە کە ئەسەن نەیتوانی بە هەڵگەڕێتەوە بۆ ناوی بانکەکەی ئەو پارانە دووبارە هەڵنەگەڕات بۆ ناوی بانکەکان دەرنەتیجە بانکی ئایندە دوچاری ئەو وەزعیەتە بووە کە دەرواقع وڵانی پارانێکی فرەیداوە وەلێ بازگەشتی کەم بوو. سەردار پێمان بڵێ هەڵوەشانەوەی بانکی ئایندە شکستە یاخود هەلێکە بۆ چاکسازی لە سیستمی بانکی ئێران؟ ناتوانین بێژین دقیقاً وەک شکستێکە دەرواقع لەمان چون بە ئەو حاڵەتە نەگەی وەک بێژین پێ ئەمە شکست بەڵکو توانی بێژین کە حاڵەتی نۆی سێ بووە لە ناوی نظامی بانکی نۆی سێ لە ناوی نظامی بانکی ئێران بووەکە نۆی سە اختلالە باعث بووە کە تەواوی ئەو سوورەت ماڵیەکان لە ناوی بانکەکان وەزعەتی نظامی بانکی حاڵەتی ناتراز و پێناخۆش بووە بە ئیسلاح و باعث بووە کە ئەو نظامە بانکی حاڵەتێکی نزیک بێ بە ئەو حاڵەتی شکستە وەلێ خۆ بانکی بە ئیسلاح ناوەندیە سنتر بانکی ئێران هاتووە بە ئەم تەجروبەیە چون لە ئێرانە تەجروبەی ترمان مشابه بووە وەکو بانکە ئایندە وەلێ ئەوان موەسسانی ماڵی اعتباری موەسسەی ماڵی اعتباری نور کە لە ساڵانی گوزەشت لە دەوڵەتی سەرکۆماری حەسەن ڕوحانی ئەو بانکە دەرواقع ئیدغام بوون تەجمیع بوون و بوون و بانکی بۆ ناوی بانکی ملی ئەمساڵی دەوڵەت وەکو ئەو تەجروبەی قەبلیە گەرەکی کە بانکی ئایندە بگەیتە حاڵەتێکە نەگەیت بە شکستا بە ئیسلاح نەگەیت بە شکستا وەکی نوۆیسێ بووە کە بانکی ناوەندی و سنترال بانکی ئێران هاتووە و ئەم مەسیرێ بۆ عنوانی و ناوی ئیدغام ناوی ئەوێ کە ئەمانە فەیسەڵەی بن بانکەکان و ناوی ڕێگەی فەیسەڵە بانکی ئایندە ئیدغام کردو و ناوی بانکی ئایندە بانکی ملی. باشە کاک سەردار بانکەکان ینی بانکی ئایندە لەژێر ناوی بانکی ملی درێژە بەکارەکانی ئەیە بانکی ناوەندی ئەڵێت کە خاوەنی پشکەکان کێشەیان بۆ دروست نابێت لەلایەکی ترەوە ئەڵێ ناهاوسەنگیەکان ناچنە بانکی ملیەوە بەڵام بە ڕێژەی گونجاوی سەرمایی ناقص 140 کە بانکی ئایندە هەیەتی هەموو ئەمانە پێکەوە ممکنە کە هەم بانکی ملی نەچێتە ژێر بەرپرسیارەتی ئەو زیانە گەورەیە کە بانکی ئایندە هەی بووە هەمیش خاوەنی هەژمارەکان ئەو هاوڵاتیانە کە لە بانکی ئایندە هەژماریان هەبووە زیانیان پێنەگات چۆن ئەمە چارەسەرەکرێت؟ بانکی ملی ئەوڵ قەولی هەرچی ئەنێ بێژ بکە لە ناوی بەحسی ئیدغامە ناوی ئەم بەحسی چارەکردنی فەیسەڵەی بانکەکانە لە ناوی یەکترا ئێمە ئەسڵێکمان هەیە کە دوودانە دەواقع دوو شاق دوودانە سەیفرە مهم دیاربوون یەکی ئاعتمادی ئەم ژمێرانە ئیسلاح مردمەوەیەکێ تر سرعەتی ئەم حاڵەتی فەیسەڵەدانە بە نظام بانکیە ئەگەر گەرەکمان بێ نەتیجەگیری بکەین واجبی ئەم سوالی جنابتە پرسیاریان جنابتەکە ئایا ئەتوانێ بانک ملی ئەم کاریە بکە و ئەتوانێ بنەتیجە بگەێ ئیسە سەبوری بکەین لە سریاکە بزانین ئایا بە سرعەت دەتوانێ ئەم فەیسەڵە بوونە نظام بانکی ئەنجام باوە دەغامێ شکڵ با و دوای ئەوە اعتماد ئەەکەن ئەم سپۆرت ژمێرانە ئەم سپۆرت گوزارانە کە فرسەت بن فرسەتی زمانی بن کە بە بانکە ئەو بانک ناوەندیە بێت ئەو سنۆقانە تەشکیل با سنۆقانێکی بۆ زمانە تەشکیل با و ئەم
بەسلاح پارەی مردمە پەرداخت بکاتەوە و ئەو لە دڵنگەرانی ئەم سلاح سپردەژمێرانە یا ئەم مردمانە لە دڵنگەرانی دەربێرێ بە نەزەرم باتەوەژوو بە دارایانی کە بانکە هەسی ئەم دارایی و ئەم ماڵ و خاوەنە کە بانکی ئایندە هەسی شاید بکرێ کە ئەم وەزیەتە دروست بێ وەێ بەستگیە بە زەمان بزانی ئایا بانکی ناوەندی ئەتوانی ئەمانە بە سرعت ئەنجام بە و ئیسلاح پارەی ئەم سپردەژمێرانە باتۆ و ئەمە کە بتوانێت احتمادیان جەڵ بکا کە بێسن لە دیارابوون کە دوای مدەتێ بتوانێت ئەم پارانە پاسپۆرتا وەلی دارایەکانی بانکی ئایندە دارایانی کەن کە بەشێکیان قابلە ئەوێ هەیە تبدیل بوون بە پارە بە سرعت پەرداخت بوون بۆ ئەو سپردەژمێرانە بۆ مردم بەشێکیان هەنووز ئیسە قیمەتگوزاری بەهاگوزاری ئەرزشگوزاری بوون لەسەریا وەریەگوزاری بوون بە سڵایتا بتوانێت دوایە ئەویش تبدیل بە پارە بێ و پارەکان پەرداخت. باشە کاک سەردار دەنگۆیەک هەیە کە چەند بانکی تر بۆ نمونە لەوانە بانکی سەرمایە، بانکی دەی، بانکی ئێرانزەمین و سپا و بانکی ملەلیش لە لێواری مایە پوچبوونان وەکو بانکی ئایندە ئەمە تا چەند ڕاستە؟ بعضی لە بانکان لە ئێرانە بڵێ متاسفانە ئەو وەزیەتانە هەیە ئەمە بە ئەندازەی بانکی ئایندە وەزیەتیان ناخۆش نەبووە بانکی ئایندە وەزی زۆر ناخۆش بوو بە زیانیان باشتەی سەری 5 بیلیۆن دلار بووە لە ئەزافە بەرداشتی ئەمچان جناب چوو لە ئەوەڵی بەنامەکەوت و یاداوەری و کرد 2.9 بیلیۆن دلار بووە و نسبەتی کفای سەرمایە فرە لە خوار بوو وەێ بانکانی تر وەکی بانکی سەرمایە هەنووز فعلن وانە وەزعیەتێکیا کە بانکی ناوەندی خەریکە لە سەریانە تێژبینە و لە سەریانە تەماشایان دەکا و سوەتی نزارەتێکی فرەفەوری کە بزانێت چۆن عمەڵەکەن ئەگەر ئەو بانکانی چ نتوانن بە ئەو وەزعیەتە خۆیان بگەێنن مسلمەن ئەوانی وەکو بانکی ئایندەیان پێدەوێ و احتمالاً هەر پرۆسەیەک بکەیت ولی ئیسە بێسی بزانین بانکانێتتر لە ژێر پێشبینی بانکی ناوەندی ئەتوانن ئەو وەزعیەتی خۆیانە باشتر بکەن و ئەو حاڵەتی تروسنۆکیە لاون ئەگەر بتوان لایون کە ئەم مەسئلەتی تمامەوێ ولی ئەگەر نتوان ئەم تروسنۆکی لاون و سپۆردەژمێرەکان نیگەرانیان فرەتر بێ و بانکەکان قەرزاری فرەتر بدەکاری فرەتر بوون ئەو وەختە دووبارە هەر وەکی بانک ئایندەیان پێدەوێت. سپاس سەردار خالیدی ڕۆژنامە نووس و توێژەری ئابووری کە لە تارانەوە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتان. بەم هەواڵە کۆتایی بە گەشتی هەواڵابووریەکانی ئەمڕۆمان هێنین زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.